قوتابخانە و کتێبخانە دووشتن بێکەوە ڕەبتن. ئەو قوتابی کە لە قوتابخانە دەخوێنێ دەبێ ئێوارانەیە کاتی ڕۆژی پشوو لە جێیەکە بێ بتوانێت بە دوای مەسادرێکدا بگەڕێکە ئیسفادێ لێ بکە. ئەو قوتابخانەش وەکو بڵم لە کوردستاندا یەکەمە لەبەرەوەی بەشی منداڵانی تێدایە، بەشی نەوجەوانانی تێدایە کەەوەی کە بێت خوێندنەوە شارزای خۆی بکە، بەشی خوێندەواری ئەوەشی تێدا کە بڵێن قوتابی زانکۆیە یا دەوێت دراسی ماستەر یا دکتۆرا بکە بێ لێرە مەسادری کتاب وەرگێ و هۆڵێکی ئارام بێ بۆ خوێندنەوەی خۆی و ڕێکوپێچکە. جگەلەوەی جێی خوێندنەوەی گۆڤاریشمانە وەکو کۆفی. جێ خوێنەوەی گۆڤارە دەتوانێت لێ دانیشەوە ئیسراحەتیشکە گۆڤار بخوێنێتەوە و مناقەشەی سەقافیشکە. بەڕاستی پرۆژەکانیان جێگای دەستخۆشیە دیارە کۆمەڵێک پرۆژە کە بەڕاستی حکوومەتیش نەیکردو تا ئێستا بەڵام ئەوان لە بری حکوومەت هەستاون بەجێبەجێکردنی ئەم پرۆژانە بەتایبەتی لە دەڤەری ڕانیەکردنەوەی چەندین پرۆژە لە قوتابخانە لە باخچەی منداڵان و هەروەها لە مزگەوت لە ڕێگاوبان و تازەترین پرۆژەشیان کە لە شاری ڕانیە دەواازەی ڕاپەڕین ئەمڕۆ کرایە و ئەمڕۆ خەڵک و هاوڵاتیان و منداڵانی شاری ڕانیە پێی دڵخۆش بوون کردنەوەی کتێبخانەی گشتی سەید ئەحمەدی منداڵان کە بۆ یەکەم جار لەسەر ئاسی کوردستان کتێبخانەی منداڵان بەو شێوە سەربەخۆیە بکرێتەوە. بۆی ئێمە وەکو هاوڵاتیانی شاری ڕانی دەستخۆشی لێ دەکەین و سوپاس و پێزانیشمان بۆیە هەیە و هەروەها ئێمە هەر لەو سۆنگەیەشەوە ئەوڕۆ هاتین چەپکە گوڵی ڕێز و وەفا خۆشەویستیمان وەکو هاوڵاتیەک پێشکەش بە کاک سەید محەممەد و ئەو کتێبخانەیە بۆ کۆمەلگای ئێمە زۆر بەسوودا لە هەموو لایەکەوە یەکێک لە لایەنەکان خوێندەواری بۆ منداڵ و گەنجەکانمان و ڕۆشنبیری لە ژیانی ڕۆژانەماندا و پێویست بوو کە قوتابخانەیەکی ئاوە بۆ هەموو کەسەکان و بۆ هەموو منداڵەکانی شارەکەمان بکرێتەوە.